أعوذ بالله من الشيطان الرجيم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. شارشتتان بشكشكم بناوي کۆتایی پەتی زوڵم چەند درێژ بێت کۆتایی دێ ڕۆژێک هەر ڕۆژی دوایی دێ پەتی زوڵم چەند درێژ بێت کۆتایی دێ ڕۆژێک هەر ڕۆژی دوایی دێ کام دیکتاتۆر کامە زلهێز کام ئیمپراتۆری بەهێز تەواو نەبوو نەبڕایەوە کامە خاوەنی زوڵم و زۆر کامە تاغوت و ستەمکار لەسەر نەخشان ئەسرایەوە چی ئەیتوانی وەک قەزافی لێدا دلافی بێ مرۆتی و بێ ئینسافی چی ئەیتوانی وەکو هیتلەر هەموو بەشەر بداتە بەر چی وەک مۆسۆلۆنی وابوو ئەستەغفیرڵڵا پێی وابوو کە ئەو خوا بوو چی وەکو ئاغا ستالین بڕوای نەبوو بەدابەزین قەشمەری ئەهات بەبەزین چێ پێمەڵێ ئەوەی لەگەڵ ناپلیۆن بوو چەند ملیۆن بوو چەند تلیۆن بوو چێ دەیوەرە وەک بن عەلی ئاگر بەربدات لەگەلی ئەرێ چی لێ هات هەیکەلی چێ دەیتوانی بەهێزی چەک بەهێزی مەچەک هیک و تەک زوڵم بکا وەک موبارەک ئەرێ برام هاوڕێی بەفام چێ دەیوێرا وەکو سەدام ئیخفای بەشەریەت گشت بکە لە گۆڕدا بیانکە ئیدغام ئەرێ گەشتە کامە مەقام